یەکەم شت ئەو ڕێیکە گرتوتانە ڕێیەکە بەری نەدەن ئەو ڕێی گرتوتانە بەردەوام بن بە خزمەت پێغەمبەر لەگەڵ عەلەیهی سەڵات وەسەلام بە خزمەت دایکمان عایشە لەگەڵ ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بێگومان ئێمە ئەمڕۆ وەک بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لێرەین بۆ ئەوەی کەوا ئەو گوڵانەی کە لە پرۆژەی بەهای فەرموودە طبعاً کۆمەڵێک قوتابی سەڵتیان هینابوو لە پرۆژەی بەهای فەرموودە لەو پێشبڕچەیە کە بۆ فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کرا چەندین قوتابی سەڵتیان هینابوو. اینجا بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بڕیاریدا کەوا ئەو قوتابیانە خەڵات بکاتن ئەوانەی کە سەڵتیان هیناوە. جا ئێمە ئەمڕۆ بە هاوکاری بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی وەکو بەشی بانگەواز و پەروەردە لێرەین بۆ ئەوەی کەوا ئەو قوتابیانە خەڵات بکەین و بۆ ئەوەی ببێتە هاندان. طبعاً ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەواز هەمیشە پشتگیری ئەم پرۆژانەمان کردو بە تایبەتی جەنابی مامۆستا مەڕوان هەموو ئەو پرۆژانەی کە گەنجانمان منداڵەکانمان پەپولەکانمان ئەوانە کە هانیانەدات پەروەردە ببن بەرەو پەروەردەیەکی تەندروست ئێمە هەمیشە پشتگیری لەم جۆرە پرۆژانە دەکەین و هاوکاریان دەبین و تەشجیعیان دەکەین بۆ ئەوەی بە تەندروستترین و جوانترین شێوە ئەو منداڵانەمان پەروەردە بن پشت بەخوای پەروەردگار. ئینشاءڵڵا خۆی گەورە جەزایان باتەوە لە دنیا و لە قیامەتدا. ئینشاءڵڵا بەردەوام ئەبن بۆ ئەوەی کە پرۆژەی گەورەتر و گەورەتری لەم شێوەیە بڕەخسێنن بۆ گەنجانی دیکەی وەکو ئێمە و لە دوای ئێمە دێن و بۆ ئەوەی بۆ قۆناغەکانی دیکەش کە ئێمە گەورەترە بین و بۆ قۆناغانەش بگونجێت. ئینشاءڵڵا خۆی گەورە یار و یاوەریانە بێت لەوەی کە پشتیوانیانە بێت لەوەی کە بەردەوام بن و پەرە بە بوارەکانیان بداتەوەکو پرۆژێکە زۆر گەورەتر لێ ئەکەن. خۆی بەخشنە میهرەبان زۆر دڵخۆشم کە بەشدارم کردووە لە پرۆژەی بەهای فەرموودە لەبەرەوەی زۆر سوپاسی بەهای فەرموودە ئەەکەم لەبەرەوەی هەر هەموو بەشدار بووان کە نمرەی سەڵتیان بەدەست هێناوە خەڵاتیان کردن و زۆر سوپاسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ئەەکەم کە هەر هەمویان خەڵات دەکەنەوە دووبارە.